سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتووینەتە بەغدا و هاتووینەتە پایتەختی عێراق دەمانەوێت بزانین لە دوای 2023 تاکو ئێستا ئەم شارە کە ڕوحی عێراق بە ڕوحی عێراق دەناسرێت ژیان و گوزەرانی هاوڵاتیانی تێدا چۆن دەگوزەرێ پاش ئەوەی چەندین هەڵبژاردن یەک لە دوای یەک لەم وڵاتەدا کرا و ئەنجام درا و چەندین حزب دەستەڵاتی گرتۆتە دەست بابزانین هاوڵاتیان دەرفەتی کار کارەبا ئاو هاتوچۆ ژیان لە عێراقی تازەدا بە چ شێوەیەکە؟ دەمەوێت بزانم ئەو ناوچەیە ناوی چییە؟ معسکەر ڕەشید. معسکەر ڕەشید. بەڵێ. یعنی ئەمە پەیوەندیدارە بە زەعفەرانی. بەڵێ. ژمارەی دانیشتوانی چەندە؟ دانیشتوانەکەی نزیکەی 8,000 کەسێک دەبن. 8,000 لەوانێ زیاتری. باشە چۆنە دۆخەکە لە زەعفەرانیە لەم ناوچەیە لە ڕووی تەندروستی ژیان چۆنە لێرە؟ ئەوەی دەمابینێ دەڵێ ئەوانە وەک سوالکەرێک وان وەک خەڵک ناژی. باشە بەس ئێرە بەغدایە چۆن؟ ببینە بە خۆت ببینە ئەمە دۆخەکەمانە. چوونە بە شارەوانی پرسیار بکەن؟ وەڵڵا چوین 20,000 چوین زیاتریش چوین کەس وەڵامێکمان ناداتەوە. کەس جوابمان ناداتەوە. چارەسەر نییە وەڵام نییە. هەر کەس ئابڕیشمان لێ ناداتەوە. ئێستا چارەسەر چییە؟ وەڵا چارەسەرمان نییە چارەسەر تەنیا خوایە. منداڵەکانتان چۆنە؟ چیمان لە دەستێت چی بکەین؟ تەندروستی ئەو منداڵانە چۆنە؟ هەندێک جارەگەر بێن دەرزیەک حەبێکمان پێ بدەن. ساڵێ جارێک بەخوا یەک جار. هەندێک حەبوو دەرزیمان پێ دەدەن و دەڕۆن. سپاس. بەس پێم بڵێ ینی کێشەی ئەو ناوچەیە چییە؟ یعنی هیچ خزمەت گوزارێکی تێدا نییە. ئەو کێشەکە با پێت بڵێم چییە؟ هیچ ڕێگایەکی وان نییە کە پەیدا بڕۆین. زبل و خاشاک لە هەموو شوێنێک هەیە. هیچ خزمەت گوزاریەک نییە. ئەدی ئاوی چۆنە کارەبا چۆنە؟ ئەو کارەبا ئێمە خۆمان بیرمان چەند پارە دەدەین دەکێشین. هەموو ماڵێک 25,000 کۆ کردەوە و کارەبامان ڕاکێشا. ینی ئەمپێرە ینی بەخۆ تاواری کارەباتان ڕاکێشە؟ بەڵێ بۆ خۆمان هەمومان بەیەکەوە هاوبەشیمان کرد و وارەکانمان ڕاکەوایە دەوڵەت واری کارەبای بۆ ڕانەکێشا. باشە ئێرە تەجاوزە چییە؟ با خزمەتت کەم با پێت بڵێم. سەدام خوا نەفرەتی لێکردەوە ڕاستە ڕۆیشت ماڵەکانمانی وێران کرد هاتووینەتە ئێرە چەند ساڵێکە و لە دوای کەوتنی سەدامە لێرەوە. ئێستا چەند ساڵە لێرە وا دەژین؟ وەڵا نزیکەی 17 ساڵ دەبێت. 17 ساڵ. ئاو چۆن ئاو؟ ئاوەکە باشە بەڵام کارەبا نییە. لە ماوەی بچار کاژمێن چەند نییە کارەبای چی؟ ئەگەر لە شەو ڕۆژێکدا کارەبا نییە مۆلی دەکار دەکە. ئەمپێری 7,000مان لێوەردەگرێت. یان ئەمپێرە 7,000. چتان دەوێ ینی چەند دەوێت لە سەرۆکی شارەوانێ لە حکوومەت لە پەرلەمانتارەکان؟ جا چی بڵێن؟ ئەگەر بێت و پارچەیەک زەویمان پێ بدەن لە شوێنێک خانوو بکەین یاخود چارەسەرێکمان بۆ دۆزنەوە. قوتابخانە هەیە بەڵام خۆدەوام نییە. هەمووی کێشەیە هەمووی کێشەیە. بەڵێ هەمووی کێشەیە پەروەردە کێشەیە بەغدا کێشەیە شارەوانی کێشەیە هەر کەسێکی. بەس کاکە نوێنەرتان هەیەوە لە پەرلەمان؟ کۆرەکە چێ گوێمان لێ دەگرێت کوێ ئاوڕمان لێ دەداتەوە. یعنی پەرلەمانتارێک ناتوانێت بە ڕێگەزنامە عێراقی نێمە. یعنی بەس هەرەوەیەوە هەر هیچ ئاوڕیشمان لێ نادەنەوە. یعنی ئێستا عێراق بەس بەناوماوە. بەڵێ بەس بەناو بەس بەناوماوە. فەرموو. ئێمە یەکەم جار کە هاتووێرە چەندین دەستگای میدیایی هاتوون ڕاگەیاندەکان هاتوون راپۆرتیان کردو کە زاوڕێ نەداێنەوە و چەندین جار من خۆم لە ڕاگەیاندن دەرکەوتوم و چەندین جار قسەم کردووە لە بەرنامەکانیشدا لێدوانم داوە
یعنی ئێوە هیچ نوێنەرێکی خۆتان نابنن لە پەرلەمانی عێراق نا کەس نایەت کەسێک خەم لە ئێوە کەس گوێمان ناخۆ پێ نادا کەس گرنگی بەم ناوچەیە نادا عێراق هەمووی دزرا هەمووی دزرا ئەوان بەس لە هەڵبژاردنەکانی مەدەناسن هەچی دێ بەڵێن دەدات و باش دەڕوا ئێستا هەڵبژاردن نزیک بووە ئەوان چ دەڵێن ئێستا پێشتر بەڵێنیان پێدای مەحاویلەمان بۆ دابنێن کەچی ئەوەش نەکرا ئەمە دانیشتوی ئەم ناوچەیە لە زافەرانیە کە دانیشتوانەکەی نزیکەی 2 ملیۆنە بەشی زۆریان شی ئەم مەسهەبن لێرە ژیان دەکەن 17 ساڵە دەرێ لێرە ئەمە دەژین وەکو دەبینن 17 ساڵە لە نێو ئەم زەبالەیەنە لە نێو ئەو پاشماوەن دەڵێ بەشێکیان دەڵێ ینی بە مانگێ جارێکیش نبینین ینی جەماعەتی شارەوانی بەغدا بێن ئەم ناوچەیە پاک بکەنەوە کارەبایان لە 24 کاتژمێر دەڵێ چەند کاتژمێرێکی کەم کارەبامان دێ وایری کارەبای ئەو ناوچەیە وەکو خۆیان باسی لێوە دەکەن دەڵێن بە پارەی خۆمان وایرمان ڕاکێشاوە واتە لێرە بە هەموو شێوەیەک حکوومەت غایبە ئەوان هەر هەمویان باس دەوە دەکەن دەڵێن عێراق تەنیا بەناو ماوە عێراق وەکو دەوڵەت نەماوە کەس بە کەس نییە دایان جار قسەمان بۆ ڕاگەیان کرد مەڕادن زۆر ئێوە بۆ ڕاگەاندم قسەتان کرد بەڵێ زۆرمان قسە کردووە کەس گوێمانێنە کەناڵ هاتووە چەندین کەناڵ هاتنا دایان جار بۆ کەناڵەکانی عێراقی قسەمان کردووە کێشەی خۆمان خستۆتە ڕوو بەڵام یەک کەسیش بەدەنگ داواکاریەکانی ئێمە نەهاتووە. ئەم شوێنەی دەیبینن ناوچەیەکی بەغدایە ناوچەی زعفەرانیە ئەمە ناوچەیەکی گرنگی بەغدایە زۆربەی زۆریش یانشینن ئەمە زبڵێکی زۆر لە ناو ماڵانە ژیانی خەڵکە ئەوە زبڵە خاشاکە دارخورمایە کەوتووە ماڵێک لە پشتێتی ئاوی خواردنەوە لەگەڵ زبڵخانە تێکەڵ بووە ئێرەش ماڵەمە ئەمە وەکو دەبینن بەتانی نووسن خەوتن ژیان لە بەغدا بەم شێوەیە خەڵکێکی زۆر منداڵ سەیری منداڵ ڕنگ و ڕوویان بکەن ڕنگ و ڕووی ئەو منداڵانە تۆ دەچێ قوتابخانە؟ ناچم ناچی بەس تۆ داوام دەکە کەس داوام ئێمە داوام ناکەین لێرە قوتابخانە هەیە؟ بەڵێ دوورە؟ دوورە ئەمانە هەموویان دەڵێن یەک قوتابخانە هەیە زۆر دوورە تەمەشایان بکەن یان ئێمە ژیانی ئەو خەڵکەیە لە بەغدا دەژین چەند ساڵە تۆ لێرە دەژی؟ لە 2007ەوە لێرە دەژی؟ بەڵێ لێرەین لە ناو زبڵە؟ لە نێو ئەم چۆن دەبی وا بشی لێرە تو؟ کارەبا نییە تەنیا لەسەر مۆلی هەندێک جار دەبڕێ هەندێک جاریش دێت بەس کاکە لێرە چۆن ئینسان دەژی؟ تۆ هاوڵاتێکی عێراقی لەو وڵاتە دەوڵەمەندە هەمووی نەوتە هەمووی پارەیە وەڵڵا خێروبێری عێراق زۆرە باڵێ گەلێک زۆرە بەس ئایا کەس ئاورمان لێ دەداتەوە کەس بە هەنامانەوە دێ چوونەتە شارەوانی بەرپرسێک لە وڵاتە لە دەرگایەک بدەن بڵێ کاکە کورەوە ژیان نییە بەڵێ چەندین جار چوین و ئەوانی شاتوو چی گوت وەزیری شاتووە بەڵێ هاتووە و تۆقەشی لەگەڵ چی گوت و هیچ وەڵامێکی نەبوو بەڵێنیشی داوە هیچ حیمایەکانی لەگەڵ چۆن داهاتوی عێراق دەبینن یعنی ئەنگۆ لە بەغدا دەژین کاکە بەغدای ئێرە بەڵێ ئێرە نیوەی بەغدا نیوەی بەغدایە نیوەی بەغدا باشە منداڵتان دەستە قوتابخانە هەندێک جار دەچن هەندێک جاریش نە قوتابخانە هەیە یعنی چۆنە دیراست چۆنە لێرە وەڵانی مەکتەب نییە هیچ نییە هیچیان فێر ناکە هیچ نازانن منداڵەکان یعنی نووسین و خوێندنەوە نییە ناوەڵە هیچ گەورەترین گرفتی عێراق گەندەڵیە لەسەر ئاستی هەموو دنیا عێراق لە ڕێزبەندی ئەو 12 وڵاتەیە کە زۆرترین گەندەڵی تێدا دەکرێت بە پێی ئەو ئامارەی کە بانکی نێودەوڵەتی بۆ دراو
بڵاوی کردوتەوە ینی ڕێژەی گەندەڵی لە عێراق لە 2023 تاوەکو ساڵی ڕابردوو 2020 450 ملیار دۆلار لە عێراق دزراوە. ڕێژەی بێکاری گەیشتۆتە لە 123 بە پێی ئەم ئامارەی سندوقی نەقدی نێودەوڵەتی دراوی نێودەوڵەتی دەڵێ لە 140 گەنجەکانی عراقی بێکارن وێڕایەوەی کە لە 123 بێکاری هەیە ئەمە فەرمیە لە 140 گەنجەکانی عێراق بێکارن. هاوکات لە بودجەی ئەم ساڵی عێراقدا کورتێنانێکی یەکجار زۆر هەیە لەبەر ئەوەی پارەیەکی یەکجار زۆر لەم وڵاتە دەدزرێ و ناوی ئەو کەسانش کە لەم وڵاتە خراوەتە نێولیستەوە بەرپرسانی یەکەمن ینی تعاملکردن دەگیرکردنیان گرتنی ئەو کەسانە زۆر زەحمەتە بۆیە باجەکە چێ دەیدات باجەکە وەکو دەیبینن هاوڵاتیان دەیدات خێزانێکی لەم شێوەیە لە بەردەم گوفەگێک دەژیتن 17 ساڵە ئەمانە لە نێو ئەو گوفەگە لە نێو ئەم گەڕەکە دەژین کە وەکو دەیبینن زۆرینەیان شیعە نشینن شیعە مەسەبن لەگەڵ ئەوەشدا خزمەت گوزاری نییە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانی عێراق ناکرێت بە دانیشتوانی بەغدا ناکرێت هەمویان گرفتیان هەیە. ناوچەی زعفرانیە بەجێ دەهێلین کە ناوچەیەکی هێژان نشین بوو نمونەیەکی دیکە لە بەغدا وەردەگرین ئەویش ناوچەی کەڕادەیە پێم وایە ئەوانەی کە تۆزێک بە تەمەنن گیان لەو ناوەیە بووە پێشترش سەردانی کەڕادەیان کردووە لە کەڕادە کە هەم سونە مەسەب هەم شیعە مەسەب بەیەکەوە دەژین بابزانی ژیانی ئەوان چۆنە کارەبا ئاو ژێوی ژیانیان بە شێوەیەکە و بەغدایی کە باسی لێوە دەکرێت پایتەختی عێراق و نمونەیەکی چوزانم گەورەیە لە عێراق بابزانین بە چ شێوەکەوەی کە من سەرنجم داوە لە ناو بەغدا سیرکە نێستا شەقامەکان یەکجار قەلەباڵخە هەر چەند کیلۆمەترێک دەڕۆی لە ناو سنتەری شاری بەغدا سەیتەرەیەکەیە هێزێکی ئەمنی هەیە نازانی ئەو هێزە ئەمنیە سەر بە چه هێزێکە پۆلیسی فیدرالیە چوزانم حەشدی شیعبیە قوەی مشتەرەکەی بەغدایە هەر یەکێک لەوێ حاکمە بەیەکەوە لەگەڵمان بن بزانین لە کەڕادا چی هەیە و چی ڕوودەدا و خەڵک باسی چی دەکات. ئێوە لێرە دانیشتووە لە بەغدا چەند ساڵە لێرە دەژین لە منداڵیەوە تۆ لە منداڵیەوە لە بەغدا ئەگەر باز لە بەغدا بکەیت لە اقتصاد لە تەندروستی لە پەروەردە چۆن دەبینی؟ وەڵی دۆخی ئابووری زۆر خراپە وا دەبێت کارگە هەبێ دەبێت کارگەی نیشتیمانی هەبێ خەڵک بخرێتە سەرکار گەنجان هەلیکاریان بۆ بدۆزرێتەوە یعنی بنیادنان ئاوەدانی هیچ نییە یعنی پەردوشت نییە بەڵێ هیچی ڕێگای نییە ڕێگاکان کۆنن هەمووی کۆن نییە پەروەردە چۆنە نووسین و خوێندنەوە چۆنە لێرەی منداڵان وەڵا هەمووی لاوازە بەڕاستی وەکو پێشووتر نییە ئێستا خوێندنەکە بۆ تەفشە ئەوەی مامۆستای تایبەت نەگرێ بەخوا باوەڕ ناکەم سەرکەوتو بێ لە خوێن یعنی پێشتر باشتر بووێت باڵێ پێشتر باشتر بوو باڵێ دەرفەتی کار لە بەردەم گەنجان چۆنە لێرە خۆ دەزای عێراق دەوڵەمەندە بەڵێ بگورە خۆ خێروبێری عێراق گەلێک زۆرە بەڵام سەرکردەکان گوێ بە خەڵک نادەن وە کەسانی پسپۆر لە شوێنی شیاو دانانێن یعنی ئیدارە باش نییە ناوەڵا ئیدارە هیچ نییە زۆر یعنی باسی گەندەڵی دەکرێت زۆر دەرەن عێراق لە وڵاتە 12مین وڵاتی گەندەڵ وڵات 12 نا بڵێ لە سەروی هەمویانەوەیە یعنی گەندەڵی فولە هەموو عێراق هەمووی گەندەڵیە ئێستا عێراق ماوەیان نا وەڵا عێراقی چی هەمووی ئەخەری کە خەریکی جیرفانی خۆیەتی و هەر فەرمانگەیەک ڕووی تێدەکەی وایە چیلۆی مریشک بە چەندە؟ 5,000 دینار 5,000 دۆلار تاسیری کرد لە نرخی بریشک و شت بەڵێ کاریگەریە بوو یعنی زۆر
چەند کاریگەری هەبوو بەڵێ بە دنیایەوە زۆر یعنی ئێستا لە چیلۆی گەڕێ ئێستا پاکەتێکی جگەرە لە 1000ەوە بۆ 1500 باشە ئێستا ئەوەسی ئابووری چۆنە زۆر خراپە بۆ کار نییە کاکە بۆ آخر بۆیە نییە چونکە دۆلاریان بەرز کردەوە پارەش کەمە ئێستا هاوڵاتی فەقیرتر بوو بەڵێ بەڵێ خەڵک هەژارتر بووە فەرمانبەرانی شەروە هەندێک جار پارەی پێ دەدەن و هەندێک جار نییە و هەندێک جار دەوام هێو نییە تاوان ئەمەش کاریگەری بەسەرێمەوە دەدەن ڕۆژ خراپە هەر لە ڕووی پارەوە لە ڕووی دارایی کاکەوە کار چییە؟ کاکە عێراق دەوڵەمەندە هەمووشتی هەیە بۆ وا فەقیرن پارە نادەن بە هاوڵاتی نا ئەوان کار بۆ ئێران و تورکیا و ئەمریکا دەکەن لە پێناو عێراقیش ناکەن نا بۆ عێراقیش ناکەن بەس هەمویان دەڵێن ئێمە خزمەتی عێراق دەکەین وان نییە هەر قسێ ئێستاوە هاتوون غازیشیان گران کردووە ئێستا دەڵێن غاز لە ئێران وەردەگرین و نازانم چۆن و بەڵام کازمی ئێستا رازی نییە باشە داهاتوتان چۆن دەبینن عێراق هیچ خزمەت گوزاریەکی یعنی داهاتوو لە عێراق نییە هیچ داهاتوویەک لە عێراق نییە پێم بڵێ دەرفەتی کار چۆنە ژیان چۆنە بۆ کاکە بۆ قسە وەڵی نامەوێ قسە بکەم کاکە وەڵی قسە ناکەم باشە بۆ قسە ناکە یعنی دۆخەکە باش نییە بەڵام قسەش ناکەم یعنی تۆ هیواد نەمەوە قسە ناکەم ئێستا کارتەیە یاخود نییە بەڵا خراپە بوونە کار نییە لە کۆرۆناوە تا ئێستا هەر لە سەردەمی کۆڕۆنا تا ئێستا کار نییە کارەکە خراپە ئەی دەرفەتی کار بۆ گەنجان هەیە نا دەرفەت کاریش نییە ئەدی ئاو چۆنە ئاو هەیە ئای خواردنەوە هەیە ئەی کارەبا سەفر کارەبا سفرە ئاو باشە کارەبا نییە بەڵێ ئەگەم پرۆژەی تازە هەیە لێرە پرۆژەکان تەنیا بە حکوومەتە بۆ ئێمە نییە بۆ خزمەت گوزاریەکان تەنیا بۆ خزمەت گوزاری نییە بەڵێ بەس بۆ خۆیان سفرە خزمەت گوزاری یعنی لۆژەکردنەوەی شەقام بینایەکی تازە مۆڵک هەمووی بۆ ساماندی نەبی پێم بڵێ کار چۆنە وەڵا ئێستا ئیشەکە خراپە و ینی کار زەعیفە لە $5 بەڵێ پێش کۆرۆنا باش بوو ڕۆژی بەغدا بە گشتی چۆنە وەڵا دۆخی ئابووری خەڵک خراپە زۆر خراپە کارەکە نییە و زۆر خراپە و کارکەمە بەڵێ ئیش ینی کار نییە باشە مستەقبەلی خۆتان چۆن دەبینی وەڵا داهاتووی چی جاگەر هەڵبژاردن دەکرێت داهاتوەکی تازە هەڵبژاردننی چی هەڵبژاردننی شەر خراپە ئەوەی دەیانەوێت هەر خۆیان دایاندنێن ئەوەی حەزیان لێبێ ئەو داانێن وەڵا هەڵبژاردن سوودی نییە زۆر لە ئامارەکان دەڵێ بێکاری زۆرە لە بەغدا بەڵێ چۆن ئەلیکاری چی ناوەڵا ئامارەکان زۆر لەوە زیاتریشن ئێمە زۆر کارگەشمان هەیە داخراون ئێجاگەرە و کارگانەوە کار نەکەن گەنج چۆن کار بکات گەنجەیە بێت داوای کار بەڵێ گەنجان هەن دێن داوای ئیش دەکەن لە کار دەگەڕم بەڵام نییە من لە یەکێک لە چایخانەکانی بەغدا دانیشتوم لەگەڵ کۆمەڵی گەنجێک کە خەڵکی بەغدان حەزم کە قسەیان لەگەڵ بکەم لە ناخیانەوە بزانم بەڕاستی ئەمانە وەکو گەنج کە لە بەغدا دەژین ژیانیان چۆنە دەرفەتی کاریان لە بەردەم چۆن تەمەشای ئایندە دەکەن الوضع الشباب بشكل عام. بڵێ ڕەوشی گەنج لە بەغدا چۆنە؟ دۆخی گەنجان لە بەغدا هەمویان لە هەلی کار دەگەڕێن. دەست ناکەوی؟ کار نییە. دەگەڕێن بە دوای کاردا بەڵام نییە ئەوەی خوێندنیش تەواو دەکات نازانێت چی بکات. کاری ئازادیش خۆ بەدەست هەمووان ناکەوێت بچین چی ئیشێک بکەین
زۆربەی ئەو فرۆشگایانە و دوکانەکان خەڵکی بەنگلادێشی و دەرەوە بەکار دەخەن ئێمە ئیش بۆ ئێمە نییە. بێکاری زۆرە لە بەغدا بۆ بێت ئەوەندە بێکاری هەیە. بەڵێ ئەگەر بگەڕێینەوە سەردۆخی عێراق ئەوەیە کە عێراق ئاڵۆزی و شێوی زۆری تێدایە وەک ئەوەی کە خۆت دەیبینی ئەگەر بێت و باسی هەلی کار بکەین سادەترین هۆکار ئەوەیە کە بەڵێ ناتوانێت قەرەباڵغی و شقامانە کۆنتترۆل بکات جاگەرەمەنەکە دەی چۆن دەتوانێت هەلی کار بۆ گەنجان دابین بکات وە گەنجان هەن هێزی کار هەیە تواناشەیە داهاتوی عێراق بەڵێ داهاتوی عێراق نادیارە چونکە بێکاری زۆر هەیە عێراق دەوڵەمەندە بۆ وایلات بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام ئەو خێر و بێرە لەکوێ نییە عێراق بەدەست کەمی خێر و بێرەوە ناناڵێنێت بەڵکو بەدەست خراپی ئیدارەدانەوە دەناڵێنێ پێت وایە چارەسەر هەیە کەرتی تایبەتی دەبێت دەست بەکار بکات و هەلی کار بۆ گەنجان بڕەخسێت و هەروەها هۆکارێکی کەژەوەیە کە دەبێت گەنجان وا لێ بکرێن کە بەسکاکە دەڵێن گەنجی عێراقیژ ئیش ناکە نا بە پێچەوانەوە ئەوان بەنگلادێشی دێنن یان خەڵکی دیکە دێنن کاریان پێ دەکەن بە $200 باشە ئێمە بەداهاتوو کارانە بکەین نەخێر. بابزانین کارەبای پایتەخت بەغدا چۆنە وەکو دەبینین ئێستا 3 مولد دەکار دەکات دیارە ئەوە بارێکی زۆری لەسەرە بارێکی زۆر وایەرێکی زۆر جەنجاڵێکی زۆر بەڵام لەگەڵ خاوەن مۆلیدەکە قسە بکەیت کاکە سڵاو لێبێ ماندوو نەبێت ئێرە تۆ سەحەبی مۆلیدیان لێرە کار دەکەیت نانا من باشە کرێکاری کارەبای نیشتیمانی چەندە؟ لە شەو هەیە بەردەوامی بەڵێ لە 12 شەو بۆ یەکی بێنی بەڵێ 2 سەعات دەگوژێتەوە بەڵێ یعنی 3 ساعتێک کارەبا دەبێت باشان دوایێ بەردەوام دەبێت بە ڕۆژ چۆنە؟ بە ڕۆژ لە بەیانیەوە تا ئێستا تەنیا 2 ساعت بەس 2 ساعت لە سبەینەوە تا ئێستا 2 ساعت 2 ساعتە بە ناوە کارەبا بەردەوامە لێرە ینی کەوای مۆلی دەمەستەکانمان بەردەوام لە ماڵی خۆت کارەبا هەیە؟ نانیمە باشە تو لە چێ دادەنیشی؟ لە مەشتەلم کارەبا لەوێ نییە کارەبای نیشتیمانی؟ نا لەوێ نییە دەبێ ئەگەر 3 کاتژمێرە بێ ئەگەر نامۆلی دێ نییە کارەبا کارەبای نیشتیمانی خراپە هەمووی لەسەر تۆ لێرە کار دەکەی؟ نا ئەوە هاوڕێمە برادەریانی 1 ئەمپێر بە چەندە؟ بە گوێرەی پێدانی کارەبایە یعنی ناوەند سەرێکی ناوەند لەوانەیە بگاتە 10,000 بەڵام هەموو ڕۆژێ گاز دەکڕێ ئێستا ئەو مۆلیدەیە کاری پێدەکرا ئەوەی دیکان ئێستایش پێ دەکەن باشە حکوومەت گازتان پێدەدا؟ نا بە گازی چی؟ ئەویش نییە؟ یعنی هەرچی مەسروفاتە لەسەر شانتە باڵێ هەمووی لەسەر خۆمانە ئەوەی کە دەیکڕێت یاخود مۆلیدە ئەوەی مۆلیدەی هەیە خۆی دەیکڕێت گازە باشە وەزی کارەبای خراپە ناکوا کارەبا هەیە نبینیت مۆلیدە 24 کاتژمێر هەیە ئەوە کار پێ دەکاوی دی دەکوژێنێتەوە وەک زۆرینەی هاوڵاتیان کە قسەیان بۆ ئێمە کرد ئەوانەی مریشک فرۆش بوون ئەوانەی چێشخانەیان هەبوو گەنج بوون ئەوانەی هاوڵاتی سادە بوون لە خانوویەکی هەژاران دەژیانیان بەسەر دەبرد باسییان لێوە کرد لە 2023 تاوەکو ئێستا لەو عێراقەدا تەنیا پارە بردراوە تەنیا خەڵکانێک دەوڵەمەند بوون دروشمی گەورە ناوەڕۆکێکی بەتاڵ ڕێژەی بێکاری ڕووی لە زیادبوونە بنیادنان و ئاوەدانکردنەوە لە عێراق تاوەکو ئێستا
هەر وەک ساڵی 2023 و یەک بینای تازە کە لە خزمەتی هاوڵاتیان بێت لەم وڵاتەدا نەکراوە. زۆرینە دەڵێن داهاتوومان نادیارە، تەواوی ئومێدەکانمان بە مرۆڤی عێراقی نییە بەڵکو بە خوددایە مەگەر قەدەری خوا داهاتووی عێراق و عێراق بپارێزێ. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.